هەر لەسەر ئەم پرسە لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم ئەویش بەڕێز جەماشکۆر ئەنجامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە کە بەڕێزیان لە کەرکووکەوە بەشدار جەبێ لە ستودیۆشکاک جەمال سوپاس بۆ ئامادەبوونت ئەوەی کە تا ئێستا هەیە هێشتا لایەنەکان لە گفتوگۆدان بەڵام ئەوەی کە ڕوونە نەگەیشتوونە چا ڕێکەوتن و ئێستاش پێشبینی ئەوە دەکرێت کە ڕۆژی شەمەوە تا 26 مانگ لە دانیشتنی پەرلەماندا ڕێژەی یاسایی پەرلەمانتاران تەواو نەباتە نیساب یاسایی تەواو نەبێت و پەرلەمانتاران ئەو ڕێژەی کە هەیە ئامادە نەبن لە دانیشتنەکەی پەرلەماندا پێشبینی چی دەکەن بەم دۆخەی کە ئێستا هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەت لە نێوان چارچوێ هەمانگی شیعە و ڕوتی سەدەر. ئەم کاتتان باش ئەم کاتی بینەرانی کورسات باش دیارە ئێمە ئەگەر بە مێژوە بگەڕێنەوە عێراق لەو ڕۆژەی کە عێراق بۆتە دەوڵەت پێشێلی زۆربەی مافەنەتەوایەتی و مەسەبەکان کراوە و دیکتاتۆریەت هەبووە لە عێراقا و زوڵم و زۆرێکی زۆر کراوە بۆیە ئەو دەستوری لە ساڵی 2005 کە دانراوە کە خاموو خەڵکی عێراق دەنگی لەسەر دراوە ئەو دەستورە لەسەر ئەساسی یەکسانی و لەسەر ئەساسی تەوافقیوە بۆ بڕگەکانی وادانراوە کە جارێکی تر زوڵم لە پێکاتەکان نەکرێت لە نەتەوەکان نەکرێت لە کەمایەتیەکان نەکرێت بۆیە ئەوەی ئیسایی بینین کە ئەتوانین بڵین دەستورێکی تەوافقیە بۆ عێراق بۆیە پێویستە هەموو لایەنەکان هەموو نەتەوەکان هەموو لایەنە سیاسیەکان هەموو مەسەبەکان دەوریان هەبێلەوەیە ئەوەی ئێستا ئەیبینین لە عێراقا ئەتوانم بڵێم ڕێڕێوی سیاسی ینی بربەستێکی بۆ دروست بووە چەقیوە لێرەیە بۆیە زۆر قورسە ئەگەر تەوافق نەبێ ئەگەر لایەنێک بێ بە تەنیا زۆرینەی ڕەها بێ یا بە تەنیا حکمی عێراق بکە ئەوە زۆر زەحمەتە ئەوەی ئەیبینین کە لە چەند مانگی ڕابردووە ئەتوانم بڵێم لە مانگیەکەوە وا بۆ 2 مانگ زیاترە چێکە یانەوێت سەر کۆمار دابنرێ دیارە ئەمە نیشانەی ئەوەیە کە ڕێکەوتن و تەوافق نییە لە ناوەن لایەنەکانە بە تاکید ئەوەی کە مەحکەمەی اتحادی بڕیاری لێداوە ئەبێت دوو لەسەر سێی دەنگی نیسابی قانونی هەبێ لەوەیە کە کاتە 220 پەرلەمانتار بۆیە ئەو ڕێژەیە قورسە ئەوەی ئەیبینین لەم ڕۆژانەیە بەڕێز سەدر کە لە تویتەکەی تویتێکی بڵاو کردێتەوە بە دوور درێژی بە تەفسیری داوا ئەکا کە بێلایەنەکانیش بێنە جەلسەکەەوە بۆ تەواوکردنی نیساب ئەگەر تەوافق نەبێەوەی ئەیبینین ئەگەر بێت و بێلایەنەکانیش بێنە ناو جەلسەکەی پەرلەمانەوە دانیشتنەکەەوە و چەند لایەنێکی تریش هەیە وەکو نەوەینەیە وەکو لایەنەکانی تر هەیە 9 کورسیە هەیەشت کورسیەیە بە تەئکید ئەگەر ئەوانش بێنە نایەوە ئەبێتە 214 کورسی ناکاتە 220 کورسی و بە تەئکید ئەو بێلایەنانە هەندێکیان ئیعلانیان کردوم ئێوارێکە زۆربیان ناسنە ئەو دانیشتنەوە نایەنەوێ شتێک بکرێت کە ببێتە هۆی تێکچوونی بارزروفی عێراق و ئەشدایمەش هەموو ئەزانین ینی دیارە 2 هەڵبژاردە هەیە کاڵێم بەداخەوە کە کورد بە یەک دەنگی و بە یەک گوتاری نەچووە بەغا ئەوایە بە یەک گوتاری و بە یەک دەنگی وایە سە دوو لایەن هەیە کە پاڵێورایان هەیە بۆ سەرۆ کۆمار بە تاکید ئەوانەی کە بێلایەنەکانن وە کوتلەکانی تریش ئیمتیدادانەوەی نوێیە دەنگ نادەن بە هەندێک لە کاندیدەکان کە ئێستا هەیە جابۆیە ئەوەی ئەیبینین لە داهاتوو تا ڕۆژی شەمە دیارە ئەبێ دانیشتنی پەرلەمان بێ بە هەمان شێوە نیساب تەواوکردن قورسە و بە تەئکید لایەنی سێتە حالفەکەش ناتوانن ئەو نیسابە تەواوکەن ئەگەر هەموو وەکو باسم کرد هەموو بێلایەنەکانی شاتیاوێ بۆیە قورسە باشە دوای ئەو بژاردەی دیکە چی دەبێت بە تایبەت لە بەردەم سەدردا ینی کاک جەمال ئەوان جارێ هەولی ئەوە ئەدەن کە نیساب تەواوکەن ئەمە کارێکی قورسە وەکو باسمان کرد هەڵبژاردەی تر لە ڕێگای ئەوە ئەتوانێت بچێت بۆ معارەزە ینی ئەوەش هەیە ئایا چلایەنێک ئەگەر بێت و ئێستا ناوماڵی کورد ڕێک بخرێتەوە ئەوەی ئەیبینین نەک تەنیا ناوماڵی کورد ناوماڵی شیعە پەرتوبڵاوە ناوماڵی سونەکانیش تا ڕادەیەک پەرتوبڵاوە و ناوماڵی کوردیش بە هەمان شێوە بۆیە قورسە لە ئێستایا سەدر دوو ڕێگای لە پێشە ئەوەی کە بۆی ناچێتە سەر ئەوەی کە نیسابەکەی و کە زۆرینەی کە ئەو داوایەکە لە عێراقا کە ئەمە
ئەتوانم بڵێم کە ناگونجێ لەگەڵ بارودۆخی عێراقا، ناگونجێ لەگەڵ ئەو دەستورەی کە دانراوە کە مافی پێکاتەکان و نەتەوەکان و مافی کەمایەتیەکان پێشێل ناکرێ. بە تاکید قورسە بۆ ئەوەی بتوانێت ئەو مەبەستەی کە خۆی هەیە بیباتە سەر. لایەنێکی ترێ هەیە ئەگەر بچێ بۆ مەعارەزە، ئایا ئەوە هەیە ئەو بتوانێت بچێ بۆ مەعارەزە؟ ئەی لایەنەکانی تریش دیارە ئەمان تەحالفێکیانە، تەحالفێکی سێ قۆڵیان هەبووە، ئەوانش دەبێت ئەو کاتە بڕیاری ئەوە بدەن. جگە لەوەی کە ئەمبینین 2 مانگ و زیاتر لە چەند ڕۆژێک تێپەڕیەوە بەسەر هەڵبژاردننی سەرۆک کۆمانە. ئەمەش پێشێلێکی ئەتوانم بڵێم دەستورە کە لەم خولەی پەرلەمانە کە کراوە کە لە خولەکانی ڕابردووە ئەم شتە دووبارە نەبووتەوە. باشە. کاک جەمال، ینی ئەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا هەبوو، ینی بەتایبەت لە کۆبوونەوەی چارچەوەی هەمانگی شیعەکان بەتایبەت باسییان لەوە کرد کە سوور دەبن لەسەر ئەوەی پێش قسەکردنیان بۆ کاندیدی پۆستی سەرۆکوەزیران دەبێت گەورەترین کوچلەی پەرلەمانی لە نێوان چارچەوەی هەماهەنگی و هەروەها سەدردا دروست بکرێ. دەتوانن لەم ماوەیەدا گەورەترین کوچلە پێک بهێنن بەو ناکۆکیانەی کە ئێستا بەتایبەت لە نێو ماڵی شیعەدا هەیە؟ دەرەوە بە ڕێگایە بووە هەوڵ درراوە تاقی کراوەتەوە لە سەرەتارەوە ئەتوانم بڵێم سەدر زۆر تون بوو لەسەرەوە کە نەویست بکرێ، کە دوای ئەوەی کە کەزانی ئەو ڕێگایە ئەو زۆرینەی کەەوە باسێکا بۆی ناچێتە سەر ویستێتی مفاوەزات بکە لەگەڵ لایەنی ئیتارا کە بە تاکید کە لە سەرەتایە ئەبینین زۆر دژی ئەو بوو بە تایبەتی کە بەڕێز نووری ماریکی بچێتان حکومەتەوە. بەڵام ئێستا نەرمیەکی نواردووە لەگەڵ ئەوەشا لەم ڕۆژانەی پێشوە کە دانیشتەکان کراوە بە تاکید نەگەیشتونەتە نەتیجەیە لەبەرەوەی هەندێک لەم هەڵبژاردنەیە کە لایەنی ئیتار لە سەرەتاوە ئەبینین لە سەرەتای دوای ئەنجامی هەڵبژاردنەکانەوە ئەوان ملاحەزەیەکی زۆریان هەبووە لەسەر هەڵبژاردنەکە، لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە، لەسەر ئەو لایەنانەی کە تەداخلیان کردووە لە هەڵبژاردنەکانی عێراقدا. بە تاکید عێراق تاکو ئێستا ئەوەی ئەبینین دەستی دەرەکی زۆر تایە، بۆیە تەنیا ئەوە نییە ڕێکەوتنێک بێ. ئەمە لە ئەتوانم بڵێم لە بناغەوە یان لە کاتی هەڵبژاردنەکانەوە ئەم ناکۆچیانە هەیە و زمنیان هەبووە لە پەرەسەندنی شایە، یعنی بۆیە زۆر قورسە بتوانن ماڵی شیعەڕێک بخرێتەوە. بە تاکید ئەوە بۆ لە بەرژەوەندی عێراق هەیە ئەگەر ماڵی کورد یا ماڵی سونەیە ماڵی شیعەڕێک بخرێتەوە. بەڵام لە ئێستەیە ئەوەی ئەیبینین لەو ڕۆژانەی ڕابردووە کە چەند دانیشتنێکیان کردووە نەگەیشتونێتە هیچ ئەنجامێک، نەگەیشتونێتە ئەنجامی ئەوەی کە لەسەر بە تایبەتی لەسەر دامەزراندنی حکوومەتی ئەمجارە ڕێکەوتنێکە بێ. دیارە ئەوانیش پاڵێوراوێکیان هەبووە کە مەقبول بێ لەلایەن هەردوولاوە، بەڵام ئەوەش ئەتوانم بڵێم سەرکەوتنی بەدەست نێناوە. ئێستا و کێشانە دووبارە سەری هەڵداوەتەوە، بۆیە زۆر قورسە بۆ ڕۆژی شەمە بتوانن هیچ ڕێکەوتنێک بکرێ. نازانین لە دوای ئەوە ئێتەرەوە سیاسە دەتوانی بڵێ فەنی ممکناتە، ینی بۆی هەیە ئەوان لە ڕۆژگارێکا بتوانن ڕێککەون. باشە. کاک جەمالانی ئەم ڕێک نەکەوتنەی کە تا ئێستا هەیە هێشتا گفتوگۆکان چەندین جارە کۆبوونەوە هەیە، بەردەوامە، بەڵام ناگەن بە هیچ ئەنجامێک. ینی لەلایەکی دیکەوە ئاشکرایە کە عێراق هەمیشە وڵاتانی زلهێزۆر و وڵاتانی دراوسێ بە تایبەت ئێران، تورکیا، ئەمریکا لە بەشێکی زۆر لە پرسەکاندا یەکلاکەرەوە بوون و کاریگەریان هەبووە لە یەکلاکردنەوەی بە تایبەت ئەم پرسانە لە عێراقدا. تا چەند ئەو وڵاتانە لە ئێستاشدا دەستێکی باڵایان هەیە لەم پرسانەی کە هەیە لە عێراق، بە تایبەت پۆستی سەرۆکۆمار بێ سەرۆکوەزیرانە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق. بەڵێ بە تاکید وایە لە ئەتوانم بڵێم لە توای 2023 لە هەموو هەڵبژاردنەکانە لە هەموو دامەزراندنی ئەو حکومەتەیەک لە دوایەخانەی کە لە دوای 2023 هاتووە دەوریان هەبووە، هەم ئەمریکا و هاوپەیمانەکانی و هەم ئێران و هەم وڵاتانی دەوری بەش دەوریان هەبووە. بەڵام ئێستا ئەتوانم بڵێم چۆتە قۆناغێکی نوێوە، یان ئەتوانی بڵێ کێشەکان گەورەتر بووە، بەرژەوەندەکان لێکدانی زیاتر بووە. یعنی ئەوەی ئەیبینین ئێستا تونترە لە جاران، ئێستا ئەو بە هەموو جیهانیش، یعنی ئێستا گۆڕانکاریە یان ئەتوانین بڵێ شەڕ و شۆڕیان وەزعی گۆڕانی وەزعی دەرەوە و ئەقلیمی ئەوانە گۆڕانکاری بەسەراتەوە. بۆیە ئەوەی ئەیبینین ئێستا
کێشەکان لەوە گەورەترە کە بتوانن ئەو دەوڵەتانە حەلی بکەن. ئێستا توانی بڵێ دوو لایەنی سەرەکی دروست بووە کە هەردووچیان ئامانجیان ئەوەیە حکوومەتەکە خۆیان دروستیکەن، هەردوو لایەکە ئامانجی ئەوەیە کە زمامی ئومور بگرنە دەست و بە تایبەتی وەکو باسم کە لە هەڵبژاردنەکانە کە کۆمەڵی کێشا بووە. ئێستا لایەنی زۆری شیعەکان ڕاستە کورسیان کەم هێناوە، بەڵام بە زۆری ئەتوانم بڵێم وەزنی زیاتری شیعەکان لە ئیتارایە لەبەرەوەی ئەو لایەنانەی هەم قیادە سیاسیەکانیان کە ڕاستە وەکو باسم کرد لەم هەڵبژارنەیە کورسیان کەمەوە، بەڵام خۆیان قورسایی خۆیان هەیە لە حکومەتە، قورسایی خۆیان هەیە لە عێراقا لە ناوچەکانی خۆیانە. بۆیە ئەوەی زیاتر ئێستا بەڕەچاوە کرێ ئەتوانین بڵێن ئیتار زیاتر سەر بە ئێرانە، ئێرانیش دیارە قوتوێکی گەورەی لە ناوچەکەدا بە تایبەتی ئەوەی بۆ عێراقش یعنی ئەتوانی بڵێ دەوری سەرەکی هەیە لە عێراقا کە دراوسەیەکی عێراقە کە دەوری سەرەکیە لە هەموو بوارەکانی عێراق کە لە بواری سیاسی و کۆمەڵایەتی و ئەقتصادی و ئابووریدا. باشە کاک جەمال، ئەمە دەکەم بە دواپرسیارم خۆشت لە قسەکانی خۆت ئاماژەت بۆدا کە ئێستا ناکۆکی و بۆچوونی جیاواز هەیە بە تایبەت لە نێو ماڵی شیعە سوننا و هەم لە نێو هێز و لایەنە سیاسیە کوردیەکاندا کە بە پێچەوانەوە دەبوو بە تایبەت هێزە سیاسیە کوردیەکان بە یەکدەنگ لە بەغداد بوونایە، بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینین پێچەوانەیە ئەمە چەند زیان دەگەێنێ بە کورد و لە بەدەستێنانی مافەکانی کورد و یەکلایکردنەوەی ئەو پرسانەی کە تایبەتە بە کورد لە موچا لە بوجا لە پرسی کەرکۆک لە تاوای ئەو پرسانی کە پێویستە بە کورد، ئەمە تا چەند زیان دەگەێنێت لە حکوومەتی داهاتووی عێراقدا. بەتاکیدەوەی بینین لە خولەکانی ڕابردووشا بەداخەوە لە هەموو خولەکانە کوردستێتی بە یەکدەنگ بچێتە بەغا و بەدایبەتی لە خولی چوارەم کە ئێستش خولی پێنجەمە، لە خولی چوارەمیش هەمان سیناریۆ دووبارە بووە. لە سەرەتاوە دیارە وەفدی هەردوو لا وەفدی حیزبە کوردستانیەکان بە یەکدەنگ لە خولی چواری شاهاتن کە دڵخۆشکەر بوو، بەڵام لە دوایە بینیمان بە هەمان شێوەی ئێستا. بۆیە بەتاکید یەکدەنگی کورد لە بەرژەوەندی پێشەوەی لە بەرژەوەندی هەموو گەلی عێراقا بێ لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستاندایە و ئەتوانم بڵێم ئەگەر ڕێکەوتن نەبێ ئێستا ئەبینین وەزعی سیاسی لە سنوورەکە لە هەرێم لە دەوروبەری عێراق لە ناوەی عێراق ئێستا جیاوازیەک هەیە ئەکوڵێت، یعنی ئەتوانم بڵێم ئەبینین لەم ڕۆژانەی ڕابردوودا ئەحداسێکی زۆر بووە چلەوەی کە قەسفی هەرێمی کوردستان کراوە کە قەسفی پایتەخت کراوە، ئەمانە هەمووی ئیشارەتێکە بۆی کە کێشە هەیە. بە تاکید ئەمە نە لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستانە نە لە بەرژەوەندی خەڵکی عێراقەوە، بە تایبەتی ئێمە دەستکەوتێک کە دیارە لە مێژووی خەباتی کوردایەتیە ساڵەهای ساڵە ئێمە بۆ ئەم ڕۆژە هەوڵمان داوەوە هەزاران و سەدان خوێنی شەیدان لە پێناوی ئەم حکوومەتی هەرێمەیە بووە و بە تاکید ئێستا ئەم ڕێگنەخستنی ناوماڵی کورد و بە تایبەتی ئەتوانم بڵێم زۆربەی حزبە کوردستانیەکان یەکن، بەڵام لایەنێکی تایبەت نەبێ، یعنی ئەوایە بە تایبەت ناوماڵی کورد ڕێک بخرایە لە بەرژەوەندی کورد و لە بەرژەوەندی هەرێمەکەشا بوو. بەڕێز جەمال شکور ئەنجامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس ڕاستەوخۆ لە کەرکووکەوە بەشدار بووی لە ستودیۆشت.